مامۆستا من کوڕێکم زۆر خۆش دەوێت بەڵام ئەووان نییە یەخوا دەستەکەی خۆش بێت دایمە دڵم ئەشکێنێت خوالی خۆشە بێت بەڵێ خوالی خۆشە بێت مادام ئەهلی تەوحیدە خوالی خۆشە بێ ئینشاءالله و ئینشاءالله خوای پەروەردگار لەسەر ئەو ڕابواردنی کە بە تۆ یەکات هیچ سزایەکی نادات چونکە تۆ زۆر مستحەقیت چونکە ئەگەر ئەوە کچی خۆشم وایە ئاوا جواب مەدایەوە بەخوای ئێوە جێگای بەزەیی قەسەمەن بالله العظیم جێگای بەزەیین کچی خۆم دانیشە شەرم کە لە خۆت کوڕێک بە ئاشکرا پێت ڕابێرێت بە ئاشکرا پێت ڕابێرێت ئەو کوڕێکەوە دڵە ئەشکێنێت تۆی خۆش ناوێت من ئەتوانم ئێستا دەستدەم بە قورئانە لەگەڵ دە کچی ترایە چونکە ئەو ئیشی بە کچی سناپ و چات و دوی شە و سێی شە و ئاخ و قوربان و داخ و ئەوانە باوەڕی بەو شتانە نییە ئەسڵ ڕەنگە هەر ژن نەیەنێ چونکە دەیەها وەکو تۆی لە ژیانە هەیە چ پێویستی بە ژن نیە بەڕاستی وە ژنش بێنێ بە مەرج ژنێکە هێنێکەوە هیچ کوڕێکی نەبینی بێت ئەسڵ دەرەوەی نەبینی بێت والله دوێنێکە باسی کوڕێکیان بۆم کرد باشە باسی کوڕێکیان بۆم کرد لەگەڵ 42 کچایە باشە ئەڵێ دڵی هەر 42شی ڕازیەکە ئەروەڵڵ وەکو ئەو کابرایی کە 3 ژنی هەبوو 3 سێویدا پێیان ئیتر کە دروێنەیان ئەکرد نۆک و گەرم و جۆیان ئەدووریەوە ئەیوت کابرا گۆرانیەوت بەسەر ژنیەکانە هەڵێدا ئەیوت قوربانی سێو لە باخەڵ بوو یعنی ئەوەی کەوا سێوەکەم داوەپی ژنی یەکەم دڵی پێ خۆش بووە زانی سێوەکە بەزدای ژنی یەکەمە دومیش ئەیوت تەنها لای منە سێمیش ئەیوت تەنها لای منە اینجا بەخوا ئەو گەنجانە هەروایە بڕێزەکەم ئەو گەنجێکەوە دڵی تۆشکێنێت و تۆی خۆش ناوێت ئەوە سێو لە باخەڵەکەیە